کاپتن جیان سڵاوی خۆی گەورە لەبێ سڵاو لە بەڕێز زۆر خۆشحاڵ بووین کەوا میوانداری ئێمەت قبول کردەمڕۆ پێمان خۆشە باسی ئەو یاریەمان بۆ بکەی یاری کیک بۆکسین لە هەر وڵاتێکدا مەسەلەن کۆمەڵێکی یاری هەیە کۆمەڵێک وەرزشەیەکەوە گرنگی پێدەدرێت ئەوەی ئێستا دەیبینی لە کوردستان تۆپی پێ لە دوای ئەو وەرزشی لەش جوانی و دواتر کیک بۆکسین و هونەر یاریە هونەرە بەرگریەکان کەوا گرنگی زۆری پێدەدرێت بۆیە پێمان خۆش بوو لەگەڵ جەنابەت وەکو مامۆستا ئاراس کە یەکێکی لە ڕاهێنەرە بەناوبانگەکانی کوردستان و بەتایبەت لە شاری هەولێر پێمان خۆش بوو باسی ئەو یاریەمان بۆ بکەی و سەرەتا ئەگەر خۆت بناسێنی بۆ بینەران سپاس دەکەین. من کاروان جەمیل ناسراو بە ئاراس کیک بۆکسینگ ڕاهێنەری وەرزشی کیک بۆکسینگ ئەم سکرتێری یەکێتی کیک بۆکسینگ کوردستان لەمان کاتە لە ساڵی 1993 دەستم بە وەرزشی کیک بۆکسینگ کردووە وەک یاریزان لە ساڵی 2005 وەک ڕاهێنەر لە بواری کیک بۆکسینگا بەردەوامم. بەڵێ کاپتن جەنابەت وەکو پاڵەوانێتی لە شاری هەولێر و کوردستان یاخود لە دەرەوەی کوردستان و وڵاتانی دەرەوە بەشداری چ پاڵەوانێتێکت کردووە خاوەن چ بڕوانامەیەکی؟ من هەر لە سەرەتاوە 1 ساڵ وەرزشی کۆنفۆم کرد دوا بە دوای ئەوە ئەو زروفە سیاسی و شەڕی ناوخۆی کە لە کوردستانە هەبووە و زروفەی ساڵنەوەدەکان چالاکی و پاڵەوانتی زۆر نەبوو ڕێگەی بەغدایشمان نەبوو من بڕوانامەی ئێستا لە ئێستادا ڕەش و شەژدانی نێودەوڵەتیم پشتێن ڕژدانی نێودەوڵەتیم خاوەن چەند خولێکی ڕاهێنانی شادی نێودەوڵەتیم بە هەمان شێوە چوارەستێرە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە وڵاتی ئەڵمانیا چەندین بڕوانامەی نێودەوڵەتیم هەیە لە دەرەوەی وڵات زۆربەی بڕوانامەکانمان لە وڵاتی ئەڵمانیایە و لە لوبنان لە سووریا لە ئوردون لە عێراق زۆرترینمان هەیە یاریزانی هەڵبژاردننی عێراق بەتەڵی کوردستان بەتەڵی هەولێر مەراحلانە بڕیوە پاڵەوانی ئاسیا شمێنە نازناوی پاڵەوانتی ئاسیا لە وەزنی خۆمە 75 کیلۆگرام کیک بۆکسینگ فەرقی چییە؟ لە ساڵی 1974 کە لە وڵاتی ئەمریکا دروست بوو کیک بۆکسینگ لە 70 بۆ 74 هاتن لە بۆکسینگ لە تایکواندۆ لە کاراتی لە کۆنفۆ لەم چوار وەرزشە زۆرترین زەربەکانەوانی کە ئاسانترە بڵێن زووتر یەکەگرێ لەگەڵ بێ بە گروپێک ئەسان وەرزشی کیک بۆکسینگیان لێ دروست کرد کیک بۆکسینگ کاتای نەبوو هاتن کیک بۆکسینگیاندانە بە 6 حوستایی سیمی کۆنتاکە لایت کۆنتاکە فول کۆنتاکە کەیوانە لۆکیکە ئەو شێوازانیان جیا کردەوە نیزامێکی جوانیان بۆ دانا هەرێکێ بتوانێت لە بوارێکە ئیشکە بە پێی دڵی خۆی یعنی جێی هەموو بەشێکی کردێتەوە سووک و حەز لێە قورسە لێە یاریەکە لێ لە سەرۆی کەمەر یاریکەی خوارەوە هەموو بەشەکانی تایە